هلالك نور العين يا رمضان شهر الطاعة شهر التوبة والغفران هل هلالك نور العين يا رمضان شهر الطاعة شهر التوبة والغفران صلاة الليل وحب الخير فيك نصوم يا رمضان صلاة الليل وحب الخير فيك نصوم يا رمضان رمضان مانجي خير ومانجي إحسان وعرفان وهاتوا أودي سهر رمضان مانجي خير ومانجي إحسان وعرفان مانجي خير مانجي نور مانجي كل تقوى وإيمان مانجي خير مانجي نور مانجي كل تقوى وإيمان شهر الهدى أنزل فيك القرآن رحمة ونور وهبات الرحمن شهر الهدى أنزل فيك القرآن رحمة ونور وهبات الرحمن صلاة الليل وحب الخير فيك نصوم يا رمضان صلاة الليل وحب الخير فيك نصوم يا رمضان باڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوی خوای گەورەتان لێبێت بەهۆی ئەوەی کە بەخشی رادیۆکەمان بۆ ماوەی هەفتەیەکە ڕاگیراوە ئێستا بەرنامەکەمان لە ڕێی لایڤەوە پێشکەش دەکەین کە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەتوانن لە ڕێی ژمارە تەلەفۆنەکانی دەنجی کۆمەڵ رادیۆ سۆرانەوە پەیوەندی بە بەرنامەکەمانەوە بکەن کە کۆڕەک 050 754 هەروە زێنج 080 331 28 بەڕێزان و خۆشەویستان داوا لێبوردن لە بیسەرانی دەنجی کۆمەڵ رادیۆ سۆران دەکەین کەوە بەخشەکەمان بەوەی هەورە ترشقەوە ڕاگیراوە کە جیازەکەمان سوتاوە تا ئێستاش چاک نەبووتەوە ئینشاءڵڵا لەو دوو ڕۆژەدا چاک دەبێتەوە بیسەرانی خۆشەویست گوێبیستی رادیۆی دەنجی کۆمەڵ رادیۆ سۆران دەبنەوە و ئەمڕۆ هەر بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست بۆی دانەبڕن لە بەرنامەکەمان لە ڕێی لایڤەوە بەرنامەکە پێشکەش دەکەین کە بتوان پەیوەندیمان پێ بکەن و پرسیارێک ئاراستەی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەین یەکەم پرسیاری ئەم بەرنامەیەمان کام زانای ئیسلامی لە زیندان کۆچی دوای کرد سێ اختیارمان هەیە ئیبن تەیمیە ئیمامی شافعی ئیمامی مالیک یەکەم پەیوەندیش وەرەگرین کاک شێرزاد بەڵێ فەرموو کاک شێرزاد کاک شێرزاد کاک شێرزاد گوێت لە دەنگمانە کاک شێرزاد کاک شێرزاد کاک شێرزاد بڵێ فەرموو بڵێ وا دیارە کاک شێرزاد گوێ لە دەنگمان نییە کاک شێرزاد بەڵێ پەیوەندێکیکەمان لەگەڵا کاک سەرکەوت الو بەڵێ کاک سەرکەوت بەڵێ فەرموو السلام عليكم عەلەیکم السەلام ورحمة الله وبركاته کاک سەرکەوت نیوامە سەواش برێمن سپاسی بەڕێز دەکەین کاک سەرکەوت پەیوەندەکەت کاک سەرکەوت ماوەیەکە پەخشمان سوتاوە داوا لێبوردن لە بیسەرانی دەنجی کۆمەڵ رادیۆ سۆران دەکەین کەوا بەهۆی ئەوەی کە
ماوەیەکە و پەخشەمان ڕاگیراوە بەوەی هەورە بروسکەوە سوتەوە ئەمڕۆ لە ڕێی لایڤەوە بەرنامەکەمان پێشکەش دەکەین بەڵێ رادیۆکەمان پەخشی سوتاوە بەهۆی هەورە ترشقەوە کاک سەرکەوت کاک سەرکەوت یەکەم پرسیارمان کام زانای ئیسلامی لە زینداندا کۆچی دوایی کرد یەکەم ئیبن تەیمیە دووەم ئیمامی شافعی سێم ئیمامی مالیک بەڕاوگە پرسیارێکی زۆر قورسە دەرکردووە پرسیارێکی زۆر ئاسانە باوەڕم کە زۆر زەحمەتە اختیارەکان ئەگە تەماشاکە زۆر بە ئاسانی دەزیانی والله ڕاستە بەزەڕاستی گێری تۆ پرسیارە نەبیمە یەکەم جار گێریش زۆر پرسیارێکی ئاسانە کاک سەرکەوت کاک سەرکەوت کاک سەرکەوت کاک سەرکەوت گوێت لە نەگمانە کاک سەرکەوت کاک شێرزاد بەڵێ فەرموو السلام عليكم عليكم السلام ورحمة الله وبركاته كاك شێرزاد زۆر سپاسی بەڕێزت دەکەین کاک شێرزاد زۆر سپاسی بەڕێزت دەکەین کاک شێرزاد سپاس بۆ پەیوەندیەکات خۆی گەورە پاداشی بەخێر داتەوە جان ئەگە بتری پرسیارێکمان دووبارە بکەیەوە بەسەر چاو کاک شێرزاد کام زانای ئیسلامی لە زینداندا کۆچی دوایی کرد یەکەم ئیبن تەیمیە ئیمامی شافعی ئیمامی مالیک والله مامۆستا گیان بەڕاستی زانیاریشمە سنگێرە بەرز بە ئیمامی مالیک بی ئیمامی مالیک بێ بەری زانیاریت نییە وایە دەتوانی زیاتر بیری لێ بکەوە اختیاری ئیمامی مالیکت بۆ لا دەدەم ئیبن تەیمیە یان خود ئیمامی شافعی با ئیمامی شافعی بی کۆتا وڵامە والله تا نازانم بەس دووبارە بکە ئاسانکاریەکان ئیبن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئیمامی شافعی با یەکەم بی یەکەم بی بەڵێ دەست خۆش بی کاک شێرزاد سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت با پاداشت دەکەین بەڵێ پەیوەندی خوشکە یەکدڵ بەڵێ فەرموو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته خوشکە یەکدڵ باشی مامۆستا زۆر سپاسی بەڕێزت دەکەین خوشکە یەکدڵ وای گەورە پاداشی بەخێر داتەوە ئینشاء الله خوشکە یەکدڵ سپاس بۆ پەیوەندیەکەت دەست خۆش بێ خوشکە یەکدڵ خوشکە یەکدڵ کام زانای ئیسلامی بوو لە زیندان کۆچی دوایی کرد ئیمامی شافعی ئیمامی مالیک ئیبن تەیمیە ئاسانکاری سێیان بێ ئیبن تەیمیە بەڵێ بەڵێ دەست خۆش بێت خوشکە یەکدڵ سپاس بۆ پەیوەندەکەت دەست خۆش بێت بەڵێ بەڕێزان بەداوە لێبوردنەوە لە بیسەرانی دەنجی کۆمە ڕادیۆ سۆران کەوا ماوەیەکی بۆ ماوەی هەفتەیەکە کە پەخشەکەمان سوتاوە ناتوانین بەرنامەکانمان پێشکەشکەین ئەمڕۆ هەروەکو دڵخۆشیێک بۆ بیسەرانمان لەڕێی ئەو هاوڕانی کە لە ڕێی لایڤەوە ئاگادارن کە بەردەوام پەیوەندی بە بەرنامەکەمانەوە کە پەخشان ناگاتەلا کە ئاگادار بن پەیوەندی بە بەرنامەکەمانەوە بکەن ئەمڕۆ بەرنامەکەمان لە ڕێی فەیسبووکەوە لایڤەوە دەگوازینەوە کە هیوادارم پەیوەندی بە بەرنامەکەمانەوە بکەن لە ڕێی ژمارە تەلەفۆنەکانمانەوە کۆڕەک 750 750 هەروەها زێن 780 331 28 24 بەڵێ پرسیارەکەشمان پرسیارێکی زۆر ئاسانە کام زانای ئیسلامی لە زیندان کۆچی دوایی کرد یەکەم ئیبن تەیمیە دووەم ئیمامی شافعی سێم ئیمامی مالیک پرسیارەکەمان پرسیارێکی ئاسانە هیوادارم پەیوەندیمان پێوە بکەن بۆ وەڵامدانەوە ئەم پرسیارە وحب الخير فيك نصوم يا رمضان صلاة الليل وحب الخير فيك نصوم يا رمضان بخير هاتي بخير بالراي باقي جواني
مانگی پرسۆزی خودایی هەموو ساڵێن چاوەڕێتین دەستە و نزار چاو لە ڕێتین شاماهی ساڵ مانگی جوانی ئەی ڕەمەزان هل هلالك نور العين يا رمضان شهر الطاعة شهر التوبة والغفران هل هلالك نور العين يا رمضان شهر الطاعة شهر التوبة والغفران صلاة الليل وحب الخير فيك نصوم يا رمضان صلاة الليل وحب الخير فيك نصوم يا رمضان بەڵێ بەڕێزان پەیوەندێکمان لەگەڵە خوشکە نازە بەڵێ فەرموو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته خوشکە نازە باشی مامۆستاگیان زۆر سپاسی بەڕێزت دەکەین خوشکە نازە سپاس بۆ پەیوەندەکەت خوا پاداشتی بەخێرتداتەوە زۆر سپاس. خوشکە نازە لە بەڵێ. پەیوەندیمان پێوە دەکەیت لە هەولێر. لە هەولێر بەڵێ زۆر خۆشحاڵین بە پەیوەندەکە یەکەم جارە پەیوەندیمان پێوەکە خوشکە نازە بەڵێ زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت مامۆستاگیان لە ڕێ تەلەفۆنەوە دەنگم زۆر کەمە. بەڵێ خوشکە نازە بەڵێ دەنگم باش نایە بۆ لای بەڕێزت ئێستا باش بووم. بەڵێ خوشکە نازە یە پرسیارێکمان هەیە کام زانای ئیسلامی لە زیندان کۆچی دوایی کرد اختیارمان هەیە ئیبن تەیمیە یاخود ئیمامی شافعی یاخود ئیمامی مالک ڕەزا و ڕەحمەتی خوای گەورە لە هەر سێکیان بێ بە ئاسانکاری یەکەم بێ. ئیبن تەیمیە بەڵێ بەڵێ دەست خۆش بێت خوشکە نازە ماڵ ئاوە. زۆر سپاس دەکەین خوشکە نازە سپاس بۆ پەیوەندەکەت خوا پاداشت داتەوە زۆر سپاس. مانگی خێر مانگی نور مانگی پر تەقوا و ئیمان شهر الهدى أنزل فيك القرآن رحمة ونور وهبات الرحمن شهر الهدى أنزل فيك القرآن رحمة ونور وهبات الرحمن صلاة الليل وحب الخير فيك نصوم يا رمضان صلاة الليل وحب الخير فيك نصوم يا رمضان زۆر دڵخۆشیم بە دیدارت ڕەمەزان مانگی جوانی خەندەت خستە سەر لێوان زۆر فرۆژگای مەتین فرۆژگای مەتین ئاگاداری کڕیارەکانی دەکاتەوە بە بۆ نەیمانجی ڕەمەزانی پیرۆز داشکاندنی بۆ سەرجەم کاڵاکان کردووە هەروەها چایەکی ئەحمەد بکڕە و ناوت دەچێتە تیر و پشکی تەباغێکی پێنچاوە ناونیشانی فرۆژگای مەتین سۆران شەقامی پێشەوە تەنش پەیمانگای داتای ئەهلی بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن کۆڕەک 0751 127 3909 هەروەها زین 0780 779 94 87 فرۆژگای مەتین
حمل تعال فالشوق طال والقلب سما نحو السماء مترنما لا لا تنقضي أنت للروح دواء رمضان 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 يا حبيب رمضان رمضان ليتك دوما قريب فيك الحب زاد عم العباد يا خير زاد رمضان يا شهر القرآن فيك أذوق حلاوة الإيمان لا لا تنقضي بەڵێ بەڕێزان و خۆشەویستان پرسیاری بەرنامەکەمان کامزانەی ئیسلامی لە زیندان کۆچی دوایی کرد. یەکەم ئیبن تەیمیە، دووەم ئیمامی شافعی، سێم ئیمامی مالیک. دەتوانن لە ڕێژ مارە تەلەفۆنەکانی دەنجی کۆمەڵ ڕادیۆی سۆرانەوە پەیوەندی بە بەرنامەکەمانەوە بکەن. کۆڕک 0750 754 25 18 هەروەها زێن 0780 331 28 24 دەتوانن پەیوەندی بە بەرنامەکەمانەوە بکەن و وەڵامی ئەم پرسیارەمان بدەنەوە کام زانای ئیسلامی لە زیندان کۆچی دوای کرد. ئیبن تەیمیە، ئیمامی شافعی، ئیمامی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوای گەورە لە هەمویان بێ. بەڵێ بەڕێزان و خۆشەویستان وردە وردە لە کۆتایی مانجی ڕەمەزانی پیرۆز نزیک دەبینەوە. ئینشاء الله خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەکی قبوڵ کردووە و بوو بێتە ئەوەی کە خوای گەورە قەڵەمی حەفو بەسەر گوناهەکانمان دابێنێت و بە بەهەشتی بەرینیش بە بەهەشتی بەرینمان شادکە ئینشاء الله. بەڵێ پەیوەندیەکمان لەگەڵە خوشکە شۆخان لە هەولێر. خوشکە شۆخان بەڵێ فەرموو. خوشکە شۆخان زۆر سپاسی بەڕێزت دەکەین خوشکە شۆخان. سپاس بۆ پەیوەندیەکەت. زۆر سپاس دەکەم بەشخانم یەکەم لەگەڵ بەڵێ زۆر سپاس خوشکە شۆخان، سپاس بۆ پەیوەندەکەت. ئێمە خۆشحاڵترین کە یەکەم جارە پەیوەندیمان لەگەڵەکەی. ئینشاءالله بەردەوام پەیوەندیمان پێوە دەکەی. ئەم بەرنامەی هەموو ئێوارانی ڕەمەزان پێشکەش دەکەین کە بەهۆی ئەوەی پەخشەکەمان سوتاوە بەهۆی ئەورە تشقەوە هەفتەیەک لەدا بڕامین لە بیستەرانمان، بەڵام ئەمڕۆ لە ڕێی لایڤەوە بەرنامەکەمان پێشکەش کرد و دوای ڕەمەزانیش سێشەمان کاتژمێر 5 بەرنامەمان هەیە هەم پرسیار و وڵامە. ئینشاءالله بەردەوام هاوڕێمانەبی لەگەڵماندا. خوشکە شۆخان سپاسان دەکەم. ئینشاءالله سپاسان دەکەم بۆ دەخواست سەرکەوتبن ئینشاءالله. زۆر سپاس خوشکە شۆخان. کام زانای ئیسلامی لە زیندان کۆچی دوایی کرد؟ ئیبن تەیمیە، ئیمامی شافعی، ئیمامی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوای گەورە لە هەر سێکیان بێ. سپاسان دەکەم باڵام یەکەم بێ یەکەم. زۆر سپاس دەکەین خوشکە شۆخان. سپاسان دەکەم. زۆر سپاس خوشکە شۆخان، سپاس بۆ پەیوەندەکەت. خوارد لەگەڵ دەست خۆش بێ. بەڵێ بەڕێزان و خۆشەویستان دەتوان پەیوەندی بە بەرنامەکەمانەوە بکەن و وەڵامی ڕاستی ئەم پرسیارەمان بدەنەوە و لە کۆتایی بەرنامەدا تیر و پشک بۆ وەڵامە ڕاستەکان دەکەین و وەڕاستەوخۆ خەڵاتێکیشان پێشکەش دەکەین. فرۆژگای مەتین. فرۆژگای مەتین ئاگاداری کڕیارەکانی دەکاتەوە بە بۆنەی مانجی ڕەمەزانی پیرۆز داشکاندنی بۆ سەرجەم کاڵاکان کردووە. هەروەها چایەکی ئەحمەد بکڕە و ناوت دەچێتە تیر و پشکی تەباغێکی پێنچاوە. ناونیشانی فرۆژگای مەتین سۆران شەقامی پێشەوە تەنێش پەیمانگای داتای. بۆ زانیاری زیاتر پەیوەندی ژمارانەوە بکەن. کۆڕک
0751 127 3909 هەروەها زین 0780 779 94 87 فرۆشگای مەتین. هلالك نور العين يا رمضان شهر الطاعة شهر التوبة والغفران هلالك نور العين يا رمضان شهر الطاعة شهر التوبة والغفران صلاة الليل وحب الخير فيك نصوم يا رمضان صلاة الليل وحب الخير فيك نصوم يا رمضان. بەڵێ بەڕێزان پەیوەندێکمان لەگەڵا کاک سەرکەوت بەڵێ فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. بخير واستا عرضا لنا جماعة واستا ايش دنا ونهضا والله دنجي تو من هذا دنجي من حولنا لا يما نهات والله دنجي تو خوي ومن ده هر بعد دمنا كل من ده زۆر ئاساییە گرنگەوە پەیوەندەکەت لێتەوە سپاس دەکەین کاک سەرکەوت خۆشحاڵ بووین کە ئەمڕۆژ جەمال لە دەنجی بەڕێزت بوو سپاس دەکەین کاک سەرکەوت خۆپاداشداتەوە ئینشاءالله. کاک سەرکەوت لەگەڵ ڕەمەزانە چۆنی لەگەڵ ڕۆژوو اتفاقا الحمد لله هەتا سکێشە بەمانتانە بووە ئینشاءالله زۆر سپاس بۆ خوای گەورەکە ڕەمەزانێکی زۆر خۆشە و ڕەمەزانێکی پڕخێر و بەرەکەتە ئینشاءالله. کام زانای ئیسلامی لە زیندان کۆچی دوای کرد ئیبن تەیمیە ئیمامی شافعی ئیمامی مالیک ئەوە ساوەیان زیاترتیان بۆتەیە وڵی وڵامی زانە وڵامی هاوڕێیان بڵێم بەڵێ جۆرە و جۆرە بەڵێ جۆرە و جۆرە ساوی ڕاستی بخۆی زانیاری مەلە با ئەبن تەیمە بێتن ئیبن تەیمیە بێ بەڵێ عليكم السلام ورحمة الله وبركاته. زۆر سپاس کاک سپاس بۆ پەیوەندەکەت خوارد لەگەڵ. فيك نصوم يا رمضان صلاة الليل وحب الخير فيك نصوم يا رمضان. بديدارة رمضان مانجي زواني خندت خستا سلوان زرد الخوشي بديدارة رمضان مانجي زواني. بەڵێ بەڕێزان پەیوەندێکمان لەگەڵا خوشکە سێوین بەڵێ فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. زۆر سپاسی بەڕێزت دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت خۆشحاڵین کە یەکەم جارە بەشداری لەگەڵمان سپاس دەکەین. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەردەوام پەیوەندیمان پێوە بکەیت چکە بەرنامەکەمان ئینشاڵڵا بە درێژایی مانجی ڕەمەزانی پیرۆز دەبێ و دوای مانجی ڕەمەزانی پیرۆز بەڵێ هەموو ڕۆژێک ئێواران کاتژمێر 5:30 بەرنامەمان دەبێ و داوا لێبوردنیش لە بیسەران دەکەین کە پەخشەکەمان بەهۆی هەورە توشقەوە پەخشەکەمان سوتا ئێستا پەخشەکەمان چانە بۆتەوە لە ڕێی رادیۆ بەڵام ئەمڕۆ بەرنامەکەمان لە ڕێی لایڤەوە پێشکەش کرد. سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت خوشکە سێوێن خۆشحاڵین کە یەکەم جا بەشداری لەگەڵمان خوشکە سێوێن کام زانای ئیسلامی لە زینداندا کۆچی دوای کرد ئیبن تەیمیە ئیمامی شافعی ئیمامی مالیک. سیارێکی ئاسانە بە هاوکاری ئیمامی شافعی ئیمامی بێ ئەو لە زیندان کۆچی دوای کرد زانیاری تەیە نەخێر زانیاری نییە یارمەتی دەدەین دەبتوانی بیگۆڕی ئەو ئیبن تەیمیە یاخود ئیمامی مالیک ئیبن تەیمیە ڕەزا ڕەحمەتی خوای لێبێت یاخود ئیمامی مالیک اختیاری سێمم بۆ لادای اختیار دووەم بۆ لادای ئیمامی شافعی اختیاری دووەم بوو
ابن تيمية. ابن تيمية. بله. بله دست خوش بی سپاس دکین خوش کسیون سپاس بو پی دست خوش بی بله بارزان دتوانن لرجمال تلفن دنجی کومل رادیو سورانو پیوندی مکمان بکن کورک صفر 750 750 2518 هروها زين 0708 331 28 24 والغفران هل هلالك نور العين يا رمضان شهر الطاعة شهر التوبة والغفران صلاة الليل وحب الخير فيك نصوم يا رمضان صلاة الليل وحب الخير فيك نصوم يا رمضان كاغشقي بلا فرم كاغشقي ورحمة الله وبركاته. عليكم السلام ورحمة الله وبركاته كاغشقي جان باشي سقطتكم أستاذ سوجان. باشي برز الدكين كاغشقي سپاس بو پیوندکت سپاس بو قائم زور باشین گر برزشت باش بی سپاس برزي ما مسجن ولا من زبد يعني او خالد سمال لرودات شي بالراديو هاتنيش راتزوا لو ما ناسان دكا راديو ما لو قريتوا ان شاء الله خوي گوره بو ما ناسان دكا والله كاغشقي امش وقت بلاي هتيو كوتين بنمان راديو يعني نازانين هر دين لراديو دا دانيشين وقت بلاي اشتيك ما بوا كاغشقي ولا ما قلت من بهر برنامجك لري فيسبوك وهر بيشكش كاين والله جاو لو من زور قرصازاني من لري فيسبوك مش اقدر نبهم بس رقم الراديو من رقم مشغول بوا مش تماشى الراديو كثير راديو شنات بوا قد ملاي بعمر خال بي وري بقرم قد بزاف ناخذ تنعيش براد برزي مركبوا بحث كذا من بخوش من نابينا يعني لري فيسبوك شو زاني يعني زور خوش حال كاغش کەسێکی وەک بەڕێزت کە هاوڕێی بەرنامەمانە بە بەردەوامی و تەلەفۆن بۆ پەیوەندی بە بەرنامەکەمانەوە دەکات ئێمە زۆر خۆشحاڵین و هیوادارم بەردەوام بی ئێمە زۆر سپاس ئەچقی پرسیارەکەمان کام زانای ئیسلامی لە زینداندا کۆچی دوایی کرد ئیبن تەیمیە ئیمامی شافعی ئیمامی مالیک پرسیارێکی ئاسانە گەر زانیاریت هەبێ والله لەوانە گوێم لێ ببی بەڵێ اختياركان دوباركا ابن تيمية إمام الشافعي إمام مالك رضا ورحمة الله والله أمن فكر ملوية كمان ابن تيمية بله دست خوش بيت كاغشقي سپاسك إن شاء الله راديو كشمان ما وصا دي أقل بول مناقل هاتو خلات من بودرسو شون لكرا مناقل أقر خلاتكت بودرسو ئەوە بەردەوام تۆ پەیوەندیمان پێوە کەی دوای بەرنامەش دەتوانی پەیوەندیمان پێ باش ڕێتانە زۆر سپاس دەکەی دەست خۆش بیت زۆر سپاس يا ربي بلغنا رمضان
فرۆژگای مەتین. فرۆژگای مەتین ئاگاداری کڕیارەکانی دەکاتەوە بە بۆنەی مانجی ڕەمەزانی پیرۆز داشکاندنی بۆ سەرجەم کاڵاکان کردووە. هەروەها ئەحمەد بکڕە و ناوت دەچێتە تیر و پشکی تەباغێکی پێنچاوە. ناونیشانی فرۆژگای مەتین سۆران شەقامی پێشەوە تەنش پەیمانگای داتای ئەهلی. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن: کۆڕەک 0751 127 3909. هەروەها زین 0780 779 94 87. فرۆژگای مەتین. هلالك نور العين يا رمضان، شهر الطاعة شهر التوبة والغفران. هلالك نور العين يا رمضان، شهر الطاعة شهر التوبة والغفران. صلاة الليل وحب الخير فيك نصوم يا رمضان. صلاة الليل وحب الخير فيك نصوم يا رمضان. أودي سهر رمضان، مانجي خير ومانجي إحسان وعرفان. وهاتوا أودي سهر رمضان، مانجي خير ومانجي إحسان وعرفان. مانجي خير مانجي نور، مانجي كل تقوى وإيمان. مانجي خير مانجي نور، مانجي كل تقوى وإيمان. شهر الهدى أنزل فيك القرآن، رحمة ونور وهبات الرحمن. شهر الهدى أنزل فيك القرآن، رحمة ونور وهبات الرحمن. صلاة الليل وحب الخير فيك نصوم يا رمضان. صلاة الليل وحب الخير فيك نصوم يا رمضان. بەڵێ بەڕێزان و خۆشەویستان، پەیوەندێکەکەمان لەگەڵە کاک شعبانی خۆشەویست. بەڵێ کاک شعبان. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله وبركاته. خۆشە بەرنامەتانی دەکەم هیوای سەرکەوتنەوە بەرە بەشی پلانیەکان و کارمەنداتان دەخوازم. ئێمە زۆر سپاسی بەڕێزت دەکەین کاک شعبان، بەناوی کاک ئارامیشەوە سپاس دەکەین. سپاس بۆ پەیوەندەکەت کاک شعبان. زۆر سپاس، مەمنون. بۆ پەیوەندەکەت کاک شعبان. چۆن ئاگادار بووی کە بەرنامەمان هەیە؟ والله وحفتێک دو هەفتێ تەلەفۆنتان دەکەم، هیوادارمە کە خوا تشتێکی شتە بەسەرتان ژێنێ ژمارەك بکراوە بیدە حیسان بزانێ خۆ چێشتان هەیە، نەمان دەزانێ هەتە چێشەشتان هەیە. والله بەڵێ داوا لێبوردن لە بەڕێز دەکەین کاک شعبان. ئێمە ماوەیە کە پەخشمان سوتاوە بەوەی هەورە پرسکەوە نەمانتوانی بەرنامە پێشکەشکەین، بەڵام ئەمڕۆ پەخشەکەمان هەرسانە بووتەوە، بەڵام لە ڕێی فەیسبووکەوە بەرنامەکەمان پێشکەش کرد تەنها بۆ دڵخۆشی هاوڕێیان و دڵخۆشی ئێوە و سوودگەاندنێکی بە ئێوەی بەڕێز و خۆشەویست. ئینشاءالله پاداشتەنێتەوە سەرکەوتی دنیا ئاخیرەت. سپاس دەکەین کاک شعبان، سپاس بۆ پەیوەندەکەت. خێرخوازانی شارۆکاریتان دەکەن بۆ چاکردنەوە پەخشەکەتان. ئینشاءالله هاریکاریمانەکەن بۆی بەزووترین کات پەخشەکەمان چاپ بکەینەوە ئینشاءالله. کاک شعبان کام زانای ئیسلامی بوو لە زینداندا کۆچی دوایی کرد؟ ئیبن تەیمیە، ئیمامی شافعی، ئیمامی مالیک.
بەڵێ ئیبن تەیمیە بوو ئیبن تەیمیە بەڵێ سپاس دەکەین براکەم بەشدار بەڵێ فەرمی بەڵێ زۆر سپاس عليكم السلام ورحمة الله وبركاته ئێمە زۆر سپاسی بەڕێزت دەکەین کە بەشداری لەگەڵمان سپاس بۆ پەیوەندیەکەت ببوورە ناوی بەڕێزت چێمان لەگەڵا ڕەجەب کاک ڕەجەب زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت خۆشحاڵ بووین کە بەشداری لەگەڵمان کاک ڕەجەب بەڵێ ئاگادار بووی پرسیارەکەت بۆ دووبارەکەمەوە تەیمیە بەڵێ زۆر سپاس کاک ڕەجەب سپاس بۆ پەیوەندیەکەت پاپاداشت داتەوە ئینشاءالله زۆر سپاس بەڵێ بەڕێزان پرسیارەکەمان دووبارە دەکەینەوە دەتوانن پەیوەندی بە بەرنامەکەمانەوە بکەن وەڵامی ئەم پرسیارەمان بدەنەوە کام زانای ئیسلامی لە زیندان کۆچی دوایی کرد ئیبن تەیمیە ئیمامی شافعی ئیمامی مالیک دەتوانن لە ڕێژمارە تەلەفۆنەکانی دەنجی کۆمەڵ رادیۆ سۆرانەوە پەیوەندیمان پێوە بکەن کۆڕک 1950 25 هەروەها زەین 1970 331 28 24 فرۆژگای مەتین فرۆژگای مەتین ئاگاداری کڕیارەکانی دەکاتەوە بە بۆنەی مانجی ڕەمەزانی داشکاندنی بۆ سەرجەم کاڵاکان کردووە هەروەها چایەکی ئەحمەد بکڕە و ناوت دەچێتە تیر و پشکی تەباغێکی پێنجچاوە ناونیشانی فرۆژگای مەتین سۆران شەقامی پێشەوە تەنش پەیمانگای داتای ئەهلی بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن کۆڕک 0751 127 39 09 هەروەها زین 0780 779 94 87 فرۆژگای مەتین هلالك نور العين يا رمضان شهر الطاعة شهر التوبة والغفران هلالك نور العين يا رمضان شهر الطاعة شهر التوبة والغفران صلاة الليل حب الخير فيك نصوم يا رمضان صلاة الليل وحب الخير فيك نصوم يا رمضان بەڵێ بەڕێزان پەیوەندیچکەمان لەگەڵا کە کۆتا پەیوەندی ئەم بەرنامەمانە خوشکە شیرین بەڵێ فەرمو عليكم السلام ورحمة الله وبركاته خوشکە شیرین ئێمە زۆر سپاسی بەڕێزت دەکەین خوشکە شیرین سپاس بۆ پەیوەندیەکەت خۆشحاڵ بووین کە ئەمڕۆژ پەیوەندیت بە بەرنامەکەمانەوە کردەوە خوشکە شیرین هیوادارم بەردەوام بی ئینشاءالله ئینشاءالله زۆر سپاس لەگەڵ ئێوەی بەڕێزیش خوشکە شیرین سپاس بۆ پەیوەندیەکەت خوشکە شیرین کام زانای ئیسلامی لە زینداندا کۆچی دوایی کرد ئیبن تەیمیە ئیمامی شافعی ئیمامی مالیک بەڵێ دەست خۆش بێت خوشکە شیرین زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ بەڕێزان و خۆشەویستان ئەمڕۆ بەهۆی ئەوەی کەوە بەخشەکەمان سوتاوە پەیوەندیەکانیشمان کەم بوون ئینشاءالله لە ڕۆژانی داهاتوودا هەموو هاوڕێکانمان ئاگادارە بنەوە کە پەیوەندی بەرنامەمان هەیە ئینشاءالله بەڵێ بەڕێزان و خۆشەویستان ئەو کەسانی کە پەیوەندیان پێوەکردین وەڵامی ڕاستیان دایەوە ئێستا دوای ئەو ناوبڕا تیر و پشک بۆ ئەو بەڕێزان دەکەین و وەڵامی ڕاستی پرسیارەکەشمان ئاشکرا دەکەین دوای ئەو ناوبڕا دەینەوە ئینشاءالله فيك نصوم يا رمضان
بەڵێ بەڕێزان جارێکتر سڵاوی خۆی گەورەتان لێبێت بەنسبەت پرسیارەکەمان کام زانای ئیسلامی لە زینداندا کۆچی دوایی کرد وڵامی ڕاست ئیبن تەیمیە بوو سوپاسدانەکەین سوپاس بۆ پەیوەندیەکان سوپاس بۆ کەسانی کە وڵامی ڕاستیاندایەوە کە زۆربەی وڵامەکە هەموو پەیوەندەکە وڵامەکانیان ڕاست بوو ئێستاش بەڕێزانەی کە پەیوەندیان کردووە تیر و پشکان بۆ دەکەین بۆی لە کۆتایی بەرنامەدا جای بەرنامە خەڵاتێکیان پێشکەشکەین بەڵێ بەڕێزێک دۆزنیشان بکەم بەڵێ بەڕێزێک ئەوەی ئەم جارێ بەرنامەکەمان خوشکە شۆخان براوەی ئەم جارەی بەرنامەکەمان بوو بەڵێ پیرۆزبایی لێ دەکەین کە یەکەم جار و پەیوەندیمان پێ بکە هیوادارم بەردەوام پەیوەندیمان پێ بکە خوشکە شۆخان لە هەولێر پیرۆزبایی لێ دەکەین دوای بەرنامەکە پەیوەندیمان پێ بکات بۆی خەڵاتەکەی پێشکەشکەین بەڵێ بەڕێزان و خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەکەمان بۆ زۆر سپاس بۆ هاوکاری خۆشەویستم کاک ئارام ئۆمەراوی لە ژووری کۆنتترۆل کە بەردەوام شەونخونیمان لەگەڵەکە و ماندووە لەگەڵمان خی گەورە پاداشی بە خێریداتەوە بەڵێ تا بەرنامەیەشتر ئەڵلقەیەشتر ڕێز و خۆشەویستی ئاسۆوەرتی قوبڵ بفەرمونون خواتان لەگەڵ شهر التوبة والغفران هل هلالك نور العين يا رمضان شهر الطاعة شهر التوبة والغفران صلاة وحب صلاة الليل وحب الخير فيك نصوم يا رمضان أودي سهر رمضان مانجي خير ومانجي إحسان وعرفان وهاتوا أودي سهر رمضان مانجي خير ومانجي إحسان وعرفان مانجي خير مانجي نور مانجي كل تقوى وإيمان مانجي خير مانجي نور مانجي كل تقوى وإيمان شهر الهدى أنزل فيك القرآن رحمة ونور وهبات الرحمن شهر الهدى أنزل فيك القرآن رحمة ونور وهبات الرحمن